گەورەمەوە کچەکەتە بەڵێ چەندێک دەبێنە دیوە لە ڕۆژەوەی خێزانەکەم زیاد بوو باشە لەسەر چی ئەمە منی تێکدا دواتر ژیان سیاوش بەڵێ وەرێرە مادەکان گەیشت بەڵێ بیکەرەوە گەورم گەیشت بێنە بەڵێ هەڵیگرە تا دیبە بۆ پارەکانی یەک ساعتی گەورم بەڵێ تۆ بڵێ گەر نەکەوێتە دەستێزەکانی ئاسایش و دەوڵەت ناوی ئێمە بدە و ئاشکرامان بکات دەبێت ئێمە- ماچاری بکەین کە بێتەوە خۆگەر هەڵەیەکیش بکە ئەو باش بزانە کۆتایی بە ژیانی دێن بەڵام گەورم ساڵانێکە پیاوی ئێمە و خزمەتکارە لای ئێمە چۆن دەتوانێت کارە بکەین لەو کارەدا هەر هەڵەیەک بکەین تووشی گەورەترین گفت دەبین تۆ نازانین تەنها لە 30 غڕامی مادەی هۆشبەر حکوومەکەی 15 ساڵە الله أكبر الله أكبر
کوڕە پارەکان کوڕە ئێریان دێکردم گەورە ئەو پیاوانە بری متمانە پێکرد بناء خدای گەورە میهرەبان وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل دادوینی دەست پێ دەکات دۆسەی ژمارە 122 دال 2022 داواکاری مافی کەسی بریتێ لە کەمال ئەحمەد مستەفا تۆمەتباران بریتین لە هەریەکە لە ساند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاهر مادەی یاسایی بریتێ لە 406 لە یاسای سزادانی عراقی ژمارە 111 ساڵی 1960 هێمار کراو مادە 26 لە یاسای مادە هۆشبەر و کارتێکەرە عەقڵیەکان ژمارە 1 بۆ ساڵی 2020 دادگای تاوانەکانی هەولێر پێکات لە ڕێکەوتی 5/2/2023 بە سەرپەرشتی سەرۆکی دادگا دادوەرئەژی بەشدار محەممەد سۆفی و ئەندامانی دادگا بەڕێزان دادوەر تریفا علی عوسمان و هەروە دادوەر پاوان ئازاد حەمە سەعید و باماندەبوونی ئەندامی داواکاری گشتی بەڕێز دادوەر تابلە و کەمال داوت کە ڕێگەی پێدراوە پێی یاسا بەناوی گەلەوە دادگاکەمان بڕیاییدا بە قبولکردن و وەرگرتنی ئەم دادبینیە بە مەبەستی دادبینیکردن لە دۆسەی تاوانی ژمارە 122 دال 2022 کە بۆمان ڕەوانە کراوە لەلایەن دادگای لە کۆی هەولێر پاڵپشت بە مادەی 134 لە یاسای بنەماکانی دادبینی سزایی کە تێیدا هەریەکە لە تۆمەتباران ساند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاهر هەڵساون بە کوشتنی محەممەد کەمال جەوهەر لە ڕێکەوتی 7/6/2022 لە گەڕەکی هەڤاڵان و بەڕێوەچوونی دادگایەکی ئاشکرا و گوێگرتن لەوتی هەریەکە لە سکاڵاکاران و تۆمەتباران و شایەدەکانی هەردوولای داوە پۆلیس هەریەکە لە تۆمەتباران ساند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاهر بابێنە ژوورێ
داواکاری مافی کەسی کەمال ئەحمەد مستەفا بابێتە ژوورێ. ناسناوەکە ناوی سیانیت بەروای لەدایکبوونت شوێنی لەدایکبوونت شوێنی شتەجێبوونت پیشەت مسلمانی دەتوانین سوێن خۆی فەرمی سوێن بەخوای گەورە ئەوەی ڕاستیەوە دەڵێ تا گەڕۆ شوێنی خۆت. کەمال ئەحمەد مستەفا پارێزەرت هەیە؟ بەڵێ. ناوی چییە؟ ناوی ئەحمەد پشتیوانە. بەس وەکالەکەت ئوستاز؟ پارێز. ئوستازی؟ تەواوە؟ باش. تۆمەتباران سەهند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاڕ. بەڵێ جەناب دادگای لە کۆینەوەی هەولێر ئێوە ڕوانێک دادگای کردەوە بەستی دادگایکردتان بەپێی مادەکانی 406 لە یاسای سزادانی عێراقی و هەروەها مادەی 26 لە یاسای مادەی هۆژبەر و کارتێکەرە عەقڵیەکان. پارێزەرتان هەیە یاخود دادگا لە بۆتان دابی بکە؟ بەڵێ جەناب هەمانە. هەردووکتان هەتانە؟ بەڵێ. ناوی چێ پارێزەرەکەتان؟ لیدیا هادی مەلا. وەکالەکەت ئوستاز؟ تەواو ئوستاز؟ بەڕێزان پرسیارتان هەیە؟ باشە بەڕێز داواکاری گشتی پرسیارت هەیە؟ بەڵێ. فەرموو. لە ڕێگەی دادگاوە ئەم پرسیارانە ئاڕاستی تۆمەتبار پاڤێڵ ئیبراهیمەکەم ئایا لە کاتی ڕوبەڕووبوونەوەی تاوانەکەدا تاوان لێکراوە هیچ کارێکی بەرامبەر ئەنجامدا کەوا بکە و پاڵنەر بێ بۆی کە تۆ چەک دەربێنیت و فیشەک بتەقێنیت؟ خانم نووسەر بنووسە بەڕێز ئەندامی داواکاری گشتی لە ڕێگەی دادگاوە پرسیارێکی ئاڕاستەی تۆمەتبار ساند ئیسماعیل جەواد کردو و دادگاش پرسیارەکەی منتەق زانی بۆیە پرسیارەکەی ئاڕاستەی تۆمەتبار کردەوە پرسیارەکەش تۆمار بکە. تۆمەتبار پاڤێڵ بەڕێز داواکاری گشتی پرسیاری لێت کردیە کە ئەو کاتی لە شوێن ڕووداوەکە بووی و بەرامبەر تاوان لێکراوەکە بووی ئایا تاوان لێکراوەکە یان ئەو کەسێک کە کوشتت هیچ دیفاع شتێکی لە خۆی کرد کات و پاڵنەربی لە بۆت کە چەک دەربینی و تەقی لێ بکەیت؟ بەڵێ ئەو چەچ پێ بوو چەچی لەمە ڕاکێشا و کاتێک زانتایەکەشمانمە بە تاری دیت بە ئەمەش زیاتر یعنی تووڕە بووین و چەکمان دەری ناکوشتمان بەس ئەمە لە خۆمانەوە نەمان کوشت بە ئەمری دیاری کوشتمانەوە ئەو ئەمرمان پێکرا بوو کە بیکوژین. یعنی ئەو دەمی هەردە وایە بیکوژنەگۆ؟ بەڵێ. یعنی ئەمرتان پێکرا بوو؟ بەڵێ. یعنی بە ئارەزوی خۆتان نەبوو شتە؟ بەڵێ. هیچ تهدیدێک شتێکتان لێکرا بوو کە ویشە بکەن؟ نەخێر. بەڕێزان هیچ پرسیارتان هەیە؟ بەڕێز داواکاری گشتی هیچ پرسیارتم هەیە؟ باشە. تۆمەتباران دواوتتان چییە؟ پەشیمان جەنابی دادوەر هیوادارین سزایەکی کەممان بۆ دابێت. پاڤێڵەت و؟ چونکە لە تەمەنەکی گەنجیدا هیوادارین سزایەکەمان لەسەرمان سوکەن بە ئاسانی لێ دەرچین. باش. بەڕێز داواکاری مافی کەسی؟ هیوادار بەتون هیچ شێوە سزا بدرێت لە بەرەوەی کوڕەکەی میشنە لە تەمەنێکی گەنج بۆ شوێنی ناحەقانە کوشتە. باش. تۆمەتباران ساند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاڕ. من وەکو سەرۆکی دادگای تاوانەکانی هەولێر چوار دوو تۆمەتان ئاراستە دەکەم کە بەپێی مادەکانی 406 و هەروەها 406 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو و هەروەها مادەی 26 لە یاسای مادە هۆژبەر و کارتێکەرە عەقڵیەکان ژمارە 1 ساڵی 2020 کە هەڵساون بە کوشتنی محەممەد کەمال لە هەفتەی 6 2022 ئایا خۆتان بە تاوانبار دەزانین یان بێتاوان؟ ساند ئیسماعیل جەناب بجوابدەوە. بەڵێ جەنابی دادوەر تاوانبارین بەڵام تکایە ئێمەش لە تەمەنێکی گەنج یەک کەلیمە. باشە. پاڤێڵ جەنابەت تاوانبار یان بێتاوان؟ تاوانبار. باش. خوێنەوەی بڕیاری ئیدانە و دیاریکردنی سزاتکە لە کاتی خوێنەوەی بڕیار هەمووتان هەڵبستنەوە سەر پێ. دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر پەراوی لێکۆڵینەوەی تایبەت بە تۆمەتباران سەهند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاڕ بەدەست بە سەکراوەیی ڕاوانەیەم دادگای کردبوو بەپێی بڕیاری ڕاوانەکردنی ژمارە 122 دال 2022 کە لە ڕێکەوتی 8 دەی 2020 تۆمەتبارانی ناوبراوی ڕاوانە کردبوو بەبەستی دادگایکردنیان بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو بۆ مادە 26 لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆژبەر و کارتێکەرە عەقڵیەکان لە هەرێمی کوردستان ژمارە 1 ساڵی 2020 لە دوای گەیشتنی دۆسیە ئاماژەپێکرا بۆم دادگایە تۆمار کرا بە ژمارە 166 بۆیە لە ڕێکەوتی ئەمڕۆ 5/2/2023 دەستەی دادگای تاوانەکانی هەولێر چوار پێکات بە ئامادەبوونی سەرجەم ئەندامانی دادگا و بەڕێز ئەندامی داواکاری گشتی بۆیە دەستکرا بە دادگایکردنی تۆمەتباران بە شێوەی ئاشکرا و ڕوبەڕوو. بڕیار لە دوای وردبینی و گفتوگۆ بۆ دەستەی دادگا دەرکەوت لە میانەی لێکۆڵینەوەی سەرەتایی بە ڕێوەچوونی دادگایکردن لەم دادگایە بە ڕەچاوکردنی وتەی دادخوازان و دادخواز و بەڵگەکانی سەلماندن کە بریتین لە داپێدانە تۆمەتبار ساند ئیسماعیل جەواد و پاڤێڵ
ئیبراهیم تاور و دووبارە نمایشکردنەوەی چۆنێتی ئەنجامدانی تاوانەکە بەڕێگەی کەشف دەلالە و شایەدانی سەلماندن ئەو راپۆرتانی ئامادەکراون لەلایەن دادوەری لێکۆینەوە دادگا گەیشتەوە بڕواایە کە ئەو تاوانی تاوانبارانی ناوبراوە ئەنجامیانداوە دەکەوێتە ژێر ڕکێفی مادە 406 لە یاسای سزادانی عێراقی و مادە 26 لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەری کارتێکەر عەقلیقە بێدەنگ لە هەرێمی کوردستان بۆ دادگا بڕیایدا بەپێی هەمانە مادانە ئیدانەی تاوانباران بکە و سزاکەیان دیاری بکات بەو شێوازەی خوارەوە. یەکەم دادگا بڕیایدا بە سزادانی تاوانباران ساند ئیسماعیل جەواد و پاڤێڵ ئیبراهیم تاور بە لە سێداردانیان باڵواسین تاوەکو مردن بەپێی مادە بێدەنگ بە بەپێی مادە 406 بڕگەی یەکەم ئەلف و جیم لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو بە دەلالەتی مادەکانی 47 49 و ڕەچاوکردنی مادەی 135 بڕگەی دووەمی بەباری تونکردنی سزا لە هەمان یاسا. دووەم دادگا بڕیایدا بە ناردنی چەکی بەکارەتوو لە تاوان بۆ وەزارەتی ناوخۆ بە مەبەستی لە ناوبردنی. سێەم بڕیارەکە بە کۆدەنجی ئەندامانی دادگا دەرچوو پاڵپشت بە مادەکانی 406 بڕگەی یەکەم ئەلف و جیم لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراو بە مادەی 182 بڕگە ئەلف لە یاسای دادبینی سزایی ژمارە 23 ساڵی 1970. ئەم بڕیارەشیای پێداچوونەوەی لە ماوەی یاسایی خۆیدا لە بەردەم دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دادبینی کۆتای پێات.